دیمەنی کارکردنی ئەندازیاران و کارمەندانی بەڕێوەبەراتی باخچەکانی سلەیمانیە کە هەڵمەتی چاندنی نەمام و سەوزکردنی باخچە و پارکەکانیان دەست پێ کردووە و دەیانەوێت پارک و باخچەکان بە شێوەیەک دیزاین بکەن کە سەرنجی گەشتیاران و هاوڵاتیان بەلای خۆیاندا ڕابکێشن. قۆناغیەکەممان بریتە لە ڕواندنی ڕێژەیەکی زۆر باش لە داری هەمیشە سەوس. قۆناغی دواترمان بریتە لە ئەنجامدانی کاری ڕازانەوە لە ڕێگەی نزیکەی 12 جۆر گوڵمان داوا کردووە کە بە ڕەنگی جیاواز ئەوانە لە هەموو دەواازەکانی هاتنە ژوورۆ بۆ ناو پارکی ئازادی بەردەمی هەموو دەریاچەکان ناو پارکەکان ناو چیمەنەکان بڕیارمان ناوە کە ڕێژەی هەم سەوزایەکەی زیاترکەین هەم ڕەنگەکان جارێکی تر تێکەڵکەینەوانەیە ئەوەی کە خەڵک داوای هاوڵاتیانی سلێمانی داوامان لەکەن خەڵکێک کە لە دەرەوەی سلێمانی سەردارمانەکە و داوامان لەکەنوانەیە پارکی ئازادی بگەڕێنەوە بۆ ئەو پارکی ئازادی کە خەڵک هیوایەتی بۆ ڕۆژانە سەردانی بکات. ئەم ساڵە هەوڵین هەفتەی 3 جار ئاوی بین. لە ئێستا سیستەمەکەی نییە بەڵام لە داهاتوێکی نزیکە سیستەمی مڕاشەوە شتێکی بۆ دائەنرێت ئەمە وا ئەکە ینی ڕێژەی وشکبوونی زۆر کەم بێ و باخوانش لە هەمان کاتە لە شوێنەکە دانرێت تاکو خزمەتی بکە و ئاگای لێبێ. بەڕێوەبەراتی باخچەکانی سلەیمانی ئەو نەمام و درەختانە لە پارک و شەقام و بلوار و باخچەکان دەچێنێت کە لەگەڵ کەش و هەوای ئەم شارەدا ئەگونجێت. ئەو نەمامانەش لا دەبات کە وشک بوون و لە شوێنیان نەمامی دیکە دەچێنن. بلوارانەی کە سەوز نەکرابێ لە شوێنە گشتیەکانە و بلوارانە ئێمە سەوز دەکەین نەمامی تیاچێنین و هەنێک بلوار و ڕێگە ناوەندیشمان هەیە کە هەندێک نەمامی تایە کە لە ڕابردووە چێنراوە بەرگەوەی کەشوهەوای شاری سلێمانی نەگرتووە لە ئێستایا و نەمامانە نەخۆشن ئەو نەمامانە هەڵەگرینەوە نەمامی تازە لە شوێنیانە چێنین ئەو نەمامانەی کە بەرگی کەشوهەوای شاری سلێمانیەگرێ ئەمە جۆرێکە لە هەڵمەتەکەمانەوە هەڵمەتێکەکەمانەوەیە کە ڕێخستنەوە و جوانکردنەوەی ناو پارکەکان و باخچەکان و شەقامەکانی شاری سلێمانی ئاکەین لە پارکی دایکەوە لێرەین و پاشان بۆ بەردەرکی سەرای شاری سلێمانی کە لە پلانمانە هەیە بەم نزیکانە هەمووی نوێژەمکەینەوە لە ڕووی سەوزایەوە و باخی گشتی ژێستا لە قۆناغی کۆتاییە پارکی ئازادی توانم بڵێم هەڵمەتێکی زۆر باشی تیاکراوە. سەوزکردن و جوانکردن و جارێکی دیکە دیزاینکردنەوەی پارک و باخچە و بلوارەکانی سلەیمانی بەردەوام دەبێت. بڕیارە لەو هەڵمەتەدا کە بەڕێوەبەراتی باخچەکانی سلەیمانی دەستی پێکردووە زیاتر لە 50,000 نەمان بچێنێت کە لە داهاتوودا سیمایەکی جوان و سەرنجڕاکێش ببەخشێتە شاری سلەیمانی. هێمن کەمال، کورسات نیۆز، سلەیمانی.